ئازیزانم سڵاوتان لێوێ سعات حوتۆک و سات تەندروستی گەڕاین و تۆلاتان بە پێشکەشکردنی گرنگترین و تازەترین بابەتەکانی تەندروستی ڕۆژ ئەلەن سڵاو لێوێت. سڵاو لە تۆش ڕاستان تەندروستی زۆر باشم من لەخوا بەزیاد. سڵاو لە بینەرانی خۆشەویستیشی وادارین لە شوێنێکن هەر باش و تەندروست بن. ئەم ڕۆژ لەگەڵ ڕاستانە بەرنامەیەکتان پێشکەشەکەین تایبەت بە بابەتێکی زۆر گرنگ ئەویش پشکنینەکانی خوێنە. بزانین ئەمڕۆ گرنگی پشکنینەکانی خوێن چییە و ئەو کێشانە چییە لە کاتی ئەنجامدانی پشکنینەکانە هەم ڕوبەڕووی چارەخوازان هەم ڕوبەڕووی پزیشکە بە ڕێزەکانە بێتەوە لەگەڵمانە بمێنەوە تا کۆتایی بەرنامە بە ورد و درشتیان بابەتانەتان لەگەڵ ڕاستانە بۆ خێنەر. ئەلەن ساڵ بە ساڵ بەشەیەکی گشتی پشکنینی خوێن بەرە و باشتر و بەرە و پێشکەوتوتر ڕۆشتووە. بێگومان پشکنینی خوێن شتێکی تازە نییە. ئەو وترێ میسڕیە کۆنەکان هەر لە دێر زەمانەوە بەکە خوێنی نەخۆشیان وەرگرتەوە بۆی کە هەنێشتی دیاریکراوی لێ وەربگرنەوە نزانیایی وەرگرن بۆ نمونە شەکرەیەکێکە لەوانە دیقەتیان ناوە کاتێک لە خوێنی نەخۆشەکەیە جۆرێک لە مێرو لە دەوری خوێنەکە کۆبۆتەوە کە پێیان وا بۆ ئاستی شەکری خوێنەکە زۆر بووە وردە دوایی کە لە سەدەی حەڤە و دواتر لە 19 کە گروپەکانی خوێن جیاکرێنەوە ئیتر وردە لە ڕێگەی تاقیگەکانەوە پشکنینی خوێن دەست پێیەکە هەتا ئەم ڕۆژەی کە ئێستا پێی گەیشتوین. پشکنینی خوێن بەشەی گشتی کاتێکە نەخۆشێک دێتە لای پزیشکێک دەچێتە نێو سنتەرێکی نەخۆشی یاخود نەخۆشخانەکانەوە جۆرێک لە گرفتێکی تەندروستی هەیە. زۆرینەی جارەکان ڕاستەوخۆ پشکنینێکی خوێنی بۆ نووسێ بۆ ئێمە هەر نەخۆشیە کە دەچێتە ناو جەستەی مرۆڤەوە بە نەخۆشی شێرپەنجەیەکانەوە بە نەخۆشی ڤایرۆسیەکانەوە جۆرێک لە نیشانەی خۆیان لە ناو خوێنە بەجێ هێڵن. بە نمونە ڤایرۆسەکان کاتێکە داخلی جەستابن جۆرێک لە تەن لە ناو خوێنە ئەسوڕێتەوە لە هەر شوێنێکا بیەوێ لەویا گەشەکردن و زۆربوون دروستە بێ. بۆیە کاتێکە پزیشکی خوێنەکە لە نەخۆش وەرەگرێ ئەی باتە تاقیگە و لە ڕێگەی چەند پاڵاوتنێکەوە دەرەکەوێت کە بۆ منە ئەم تەنە نامۆی فلانە ڤایرۆسی دیاریکراو لە ناو خوێنی نەخۆشەکەی هەیە کە وردە هاوکاری پزیشکە هاوکاری نەخۆشخانەکەی بۆی کە نەخۆشەکە دەستنیشانکرێ. بێگومان هەڵە ڕوودانێکی زۆریش ڕوو ئەدا زۆر جار گرفتەکە لە چەند قۆناغێکە بێگومان ڕەنگە گرفتەکە لە قۆناغی لە یەکدانەوەیە بێ لە وەرگرتنی خوێنەکەیا بێ یان زۆرجار لە کۆتا قۆناغە لای پزیشک و لای ئەو کەسەی کە فاسەکە ئەخوێنێتەوە لێ غەڵەتێک ڕوویە. ئەمڕۆ بە وردو درشتیە چینە ناو بابەت و باسی پشکنینی خوێنەوە پزیشکی پسپۆرشمان لەگەڵای بێگومان لەگەڵمانە پێن تا کۆتایی. زۆر باش جا ڕاستان وەکە ڕۆژەی کە ئێمە بە هەواڵ دەست پێکەین بەسەکەین بە بەرنامەکەوان کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادە کردوون ئەچینە لای هەواڵی یەکەممان باک پێکەوە بینێت بین و دواتر لەگەڵ ڕاستانە بۆتان باسەکەین. توێژینەوەیەکی بەرفراوان کە لەلایەن کۆمەڵی پزیشکی ئەمریکی ئەنجام درراوە پەردەی لەسەر ڕاستیەکی مەترسیدار لادا و ئاشکرای کرد کە ساڵانە هەزاران کەس دەبنە قوربانی هەڵی دەستنیشانکردن لە ئەنجامی پشتبەستن بە تەنها یەک پشکنینی خوێن یان خوێندنەوەی هەڵە بۆ ئەنجامەکان. ئەم توێژینەوەیە کە زانیاریەکانی لە 500 نەخۆشخانەی جیاوازە وەرگرتووە دەریخستووە کە نزیکەی 115 دەستنیشانکردنە سەرەتاییەکان پێویستیان بە پێداچوونەوەیە. پرۆفیسۆر جۆناسان ڕید پسپۆری نەخۆشی زانیە ڕوونی دەکاتەوە کە زۆرجار پزیشکەکان یان تەکنیکارانی تاقیگە تەنها سەیری ژمارەکان دەکەن بەبێ گوێدانە بارودۆخی فیسیۆلۆژی نەخۆشەکە لە کاتی پشکنینەکەدا. بۆ نمونە ئەنجامدانی پشکنینی شەکرە یان چەوری بەبێ بە ڕۆژووبوونی تەواو یان ئەنجامدانی پشکنینی هۆرمۆنەکان لە کاتی بوونی فشارێکی دەرونی توندا دەبێتە هۆی دەرچوونی ئەنجامێکی نادروست. ئەمە ژوا دەکات پزیشکەکە دەرمانێک بنووسێت کە نەخۆشەکە پێویستی پێی نییە یان نەخۆشیەکی ڕاستەقینە پژوێ بخات چونکە نیشانەکان لەو ساتەدا لە خوێنەکەدا دەرنەکەوتون. یەکێکی تر لە کێشە گەورەکان جیاوازی نێوان مەودای ئاسایی دەرەنجامی پشکنینی تاقیگەکانە. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکا کە هەرجەستەیەک تایبەتمەندی خۆی هەیە. ڕەنگە ئاستی ڤیتامینێک بۆ کەسێکی ئاسایی بێت بەپێی کاغەزی تاقیگەکە بەڵام بۆ جستەی ئەو کەسە گونجاو نەبێت و نیشانی کەمی هەبێت. ئەم تەم و مژیە دەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە ساڵانێکی زۆر بەدەست ئازارێکەوە بناڵێنێ کە پزیشکەکان پێیان وتووە خوێنت هیچ کێشەی نییە. دکتۆر ڕید دەژڵێت پشکنینی خوێن وێنەیەکی جێگیری جەستە نییە بەڵکو گرتەیەکی خێرایە لە ساتێکی دیاریکراودا. پێویستە نەخۆشەکان هۆشیار بن و ئەگەر ئەنجامی پشکنینەکەیان لەگەڵ هەستی جەستەییاندا نەدەگونجا داوای دووبارەکردنەوەی پشکنینەکە بکەن لە کات و تاقیگەیەکی جیاوازدا. سپۆران جەخت دەکەنەوە لەوەی کە تاقیگەکان دەبێت سیستەمی نوێی دیجیتاڵی بەکاربێنن بۆ کەمکردنەوەی هەڵی مرۆیی چونکە بچووکترین هەڵە لە گۆڕینی یەکەی پێوانەکان دەبێتە هۆی کارەساتی پزیشکی گەورە.
ئەم هەواڵە ئاماژەی بە چەند خاڵێکی زۆر گرنگە. یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە ئایا چ ڕێکاریەک پێویستە پێش ئەوەی ئێمە پشکنینێکی تاقیگەی ئەنجام بین. بە نمونە ئەگەر ئێمە بین پشکنینی هۆرمۆنەکان بکەین، ئاشکرایە کە حاڵەتە دەرونیەکان جا لە کێشەی کۆمەڵایەتیەوە دروست ببێت یاخود لە کێشەی تاکە کەسەوە دروست ببێت، ئەکرێت بێتە هۆی ئەوەی کە ئاستی هۆرمۆنەکان بە شێوەیە گۆڕانکاری بکات کە ئەنجامێکی هەڵەبات بەدەستەوە. لێرەشە حاڵەتەکە وای لێت کە بە نمونە هەم چارەخوازەکە خۆی تووشی ئەوە بێت کە با بڵێن ئەنجامێکی ڕاستی وەرنەگرت و هەمیش ئەو پزیشکە بەڕێزی کە پشکنینەکە خوێنێتەوە ڕەنگە بکەوێتە ئاسی گومانێکی هەڵەوە. بەڵێ بێگومان جالەن هەر لەم هەواڵەیە باس لە شتێکەکە ئەڵێ کاتێکە تۆ پشکنینێکە خوێنیتەوە بە نمونە کەسێک گوێتە لاو ئاستی شەکری خێرایی لە سەر و 120 چ لەوەیە. ئەگەر کەسێک بەبێ شارەزای ئەم پشکینە بخوێنێتەوە ئەڵێم کەسە لە قۆناغی شەکرایە، بەڵام ئایا لە نەخۆشەکەت پرسیوە کە پێشترشتی خواردووە بۆ ماوەی چەند کاژمێر خواردوتی وە چیشی خواردووە. کاتە تکایە لێرەوە شتێک حەزەکەم ئاماژە بە شتێک بە مێژەوەی کاتێکە پشکنینی بەڕێزێک یەتە لاتان هی هەر کەسێک بێ بە هۆکاری کە ڕەنگە ئاستی خوێنەواری باشتر یان شتێ لە زانستی پزیشکی بزانی ڕاستە و خۆ یەکسەر بەپێی بەرزی ژمارەکان نابێ قرار بدرێ. پێویستە دڵنیا بینەوەی کە نەخۆشەکە پێشترچی خواردووە لە چ دۆخێکا بووە. پشکنینە خوێنیەکان بە شێکی گشتی وەکو پشت ڕاستکردنەوە بەکارێن. بە نمونە کاتێکە نەخۆش یێتە لای پزیشک جۆرێک لە ڕەنگی پێستی خاکی بووە، ڕەنگێکی مەیلە و قاوەیی لە پێستی نیشتووە، بە نمونە بینێت گۆڕانکاری لە نینۆکەکانیا هەیە لە لێو و چواردەوری زمانیا هەیە، دکتۆرەکە گومانی بۆ جۆرێک لە جۆرەکانی کەم خوێنیە چێ. لێرەیە پزیشک بڕیارەیە ئەڵێ بۆ ئەوەی کە دڵنیا بمەوە ئەچەم پشکنینێکی خوێن بۆ نەخۆشەکان نووسم. دواتر کە پشکنینەکە بینەوەی خوێنێتەوە قسەکەی تەواو بووە بیرروچوونەکەی ڕاست بووە جۆرێک لە کەم خوێنی لە نەخۆشەکەی هەیە. کەواتە پێویستە ئەم پشکنینانە بە هاوکاری زیرەکی پزیشک و دەستنیشانکردنی نەخۆشەکە بەیەکەوە بەکاربێن بۆی کە بزانی ئەم نەخۆشە چی هەیە و چی نییە. و هەر لەم هەواڵە شەباز لەواکە هەلەن کە هەڵە خوێندنەوە لە بابەتی پشکنینەکانە زۆر باوە. ئیترم هەڵەیە ئەکرێت لە شێوازی وەرگرتنی خوێنابێ لە ناو تاقیقەکەیە و لە ناو بەشی جیاکردنەوەی خوێنەکە یاخود زۆر جار لە لای پزیشکەکە کا خوێنرێتەوە. کەواتە هەر یەکێک لەم قۆناغانە پێویستە بە دواتەچوونی وردی بۆ بکرێ و ئەژڵێ زانستی لایەنی تەکنەلۆژی و ژیری دەستکرد دەکرێت هاوکار بێ بۆی کە لەم هەڵانە بە دوورمان بگرێ بەشێ. بێگومان جاڕاستان گرنگترین خاڵ لەم هەواڵەیە ئەوەیە کە ئێمە خۆمان پزیشکی خۆمان بین. زۆر کات دکتۆرە بەڕێزەکان ئامۆژگاری چارەخوازانەکەن کە خۆت باشتر ئەتوانی لە تەندروستی خۆ تێ بگەی. بۆیە گرنگە لە کاتی هەر ئاماژێ یان نیشانەیەکی جەستەییە ئێمە خۆمان هەست بەوە بکەین کە ئەکرێ خەلەلێک یا کێشەیەکە بێت. ئەمەش زۆر یارمەتی دەرمانە بێلەوەی کە ئاساییە با پشکنینێک دووبارە بکەینەوە لە تاقیگەیەکی جیاواز لە شوێنێکی جیاواز بۆەوەی کە ئەگەر کێشەیەک یاد هەبێت زووتر دەربچێت و ڕاستریش دەربچێت. بێگومان چاران دەچمە لای هەواڵێکی تر کە ئێمە هەمیشە لە هەواڵەکانمانە ئەبێ یەکیان پەیوەست بێ بە خواردن و شتانی کە ڕۆژانە ئاخورێ. باس لە چەوەنەرەکەم چەوەنەرێکێکە لەو خواردنە سەرسوڕێنانەی کە بۆ بەشێکی نەخۆشیەکانی خوێن بەکاریە و جۆرێکی باشی بژێنەرەوەیە بۆ خوێن. با پێکۆچینە لایم هەواڵە زانیاری زیاتر وەرگین فەرموون. لە نوێترین راپۆرتی زانستی زانکۆی ئۆکسفۆردا چەوەنەر وەک یەکێک لە بەهێزترین جۆرەکانی خۆراک دەستنیشانکراوە کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر زیادکردنی ژمارەی خڕۆکە سوورەکانی خوێن و باشترکردنی کوارەتیان هەیە. ئەم سەوزە ڕەنگ سوورە تەنها سەرچاوەیەک نییە بۆ ڤیتامینەکان بەڵکو وە کارگەیەکی کیمیایی ناوەکی کارەکە بۆ نوێکردنەوەی خانەکانی خوێن. بەپێی توێژینەوەکە چەوەندەر دەوڵەمەندە بە مادەی نایتریت و فۆڵیت و ئاسن کە سێتوخمە بنەڕەتیەکەن بۆ دروستبوونی هیمۆگلۆبین. نایتریکتە سروشتەکانی ناو چەوەندەر لە ناو جەستەدا دەگۆڕێن بۆ ئۆکسیدی نیتریک. ئەمەش دەبێتە هۆی فراوانبوونی خوێنبەرەکان و ئاسانکردنی هاتوچۆی خڕۆکە سوورەکان. کاتێک ئۆکسجینی زیاتر دەگاتە شانەکان مۆخی ئێسکان دەدرێت بۆ بەرهەمێنانی خڕۆکەی سووری نوێ و تەندروست. دکتۆر ئیلیزابێس مۆر کە سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکەیە و دەڵێ ئەو کەسانەی ڕۆژانە پەرداخێک شەربەتی چەوەنەرە خۆنەوە لە ماوەی 2 هەفتەیە ئاستی ئۆکسجین لە خوێنیانە بە ڕێژەی 112 زیادەکە. ئەمە نەک تەنها بۆ ئەو کەسانی کە کەم خوێنیان هەیە گرنگە بەڵکو بۆ ورزشەوانانیش وەکو زەبەخشێکی سروشتی کارەکە چونکە ماندوو بوونی ماسوولەکان کەم دەکاتەوە. جگە لە زیادکردنی خڕۆکە سوورەکان چەوەندەر دەوڵەمەندە بە جۆکسانەکان کە دەبنە هۆی پاراستنی خانەکانی خوێن لە تێکشکان. زۆرێک لەو کەسانی بەدەست بێهێزی و گێژبوونی بەردەوامەوە دەناڵێنن هۆکارەکەی کەمی ئۆکسجینە لە خوێنیاندا. چەوەندەر ئەم کێشەیە چارەسەر دەکات بە زیادکردنی توانای هەڵگرتنی ئۆکسجین لەلایەن هیمۆگلۆبینەوە.
پزیشکان ئامۆژگاری خەڵکی دەکەن کە بۆ سوودوەرگرتنی تەواو باشترە چەوەنەر بە خاوی یان بە هەڵم بکوڵێنرێ چکە کوڵانی زۆر بە ئاو دەبێتە هۆی لە دەستدانی بەشێکی زۆری پێکاتە سوودبەخشەکانی ناوی. ئەم هەواڵە هیوایەکی گەورەیە بۆ کەسانەی نایانەوێت پەنا بۆ دەرمانە کیمیایەکان ببن بۆ چارەسەری کەم خوێنی، بەڵام ئاگاداریش دەدەن کە ئەو کەسانەی بەردی گورچیلەیان هەیە دەبێت بە وریاییەوە بەکاری بێنن. کاتە بڕوانن چۆن چەوەنەر لێرەیە سوودێکی زۆری هەیە بێگومان لە بژانەوە و دووبارە دروستبوونەوەی خڕۆکە سوورەکان و زۆر جار بەشێک لە نەخۆشەکان کاتێکە پشکنینی میزەکەن یاخود زۆر جار گرفتیەوەیان هێڵن ڕەنگی میزەکەمان زۆر سووربا و پرتەقاڵی باوە زۆر جار بێزیان و بێنیشانەیە تەنها بە هۆکاریەوەی کە ئاستێکی زۆر لە چەوەنەرە خوێ لەبەر ئەو مادانەی کە لە ناویایەتی جا هەر لەم هەواڵە جەختلەوە کاتەوە کە ئەم چەوەنەرە بە هۆکاریەوەی خڕۆکە سوورەکان ئەبوژێنێتەوە ڕێژی ئۆکسجینیش لە ناو خوێنە بەرزەکاتەوە. بەڵام ئاگادار بن کوڵانی زۆری ئەم سەوزە ڕنگ سوورە لە ناو ئاوێکی زۆرە ئەکری پێکهاتەکانی لە دەست بە هەمیشە گرنگی لەوە جەخت لەو بابەتەشەکەینەوەمەکە گرنگە شێوازی ئامادەکردنی خواردنەکە چۆنە ئەڵێ ئەگەر بە هەڵمێکی کەمی ئاو بیکڵێنی یان هەروە بە کاڵی زۆرجار لە ناو زەڵاتەیە ئاکرێ بخورێ کە بێگومان هەم تامیشی خۆشە توانین لەگەڵ کۆمەڵ کەرەستی تراتێکەڵی کەیت و بخورێ و باشترە لەوەی کە بەشەی گشتی بە ئاوێکی زۆرگەرم نەیکوڵێنی. بێگومان زۆر ڕاستە جاڕاستان چەوەنەر جگە لەوەی کە بەنمونە دژە ئۆکسانی تیا بۆ هۆکردن باشە و یارمەتی جەسایەت ئۆکسجین بۆ بەرهەمێنانی وزە بەرهەم بەکاربێنێت پێشگەلەوە سوودێکی زۆری هەیە بۆ کەسانەی بەدەست نەخۆشی بەرزەفشاری خوێنەوە ناڵێنن بەپی سەرچاوەکان و بەپی تاقیکردنەوەکان کە ئەنجام درراوە ئەو کەسانەی کە بەرزەفشاری خوێنیان هەیە ئەتوانن چاوەنەر بخۆن بۆ ئەوەی کە یارمەتیان بات تا کۆنتترۆلی حاڵەتەکەیان بکەن جامە بێگومان ئێمە ناڵین کە واز لە دەرمانەکان بێن و تەنها چاوەنەر بخۆن بەڵکو ئەمە ئەتوانێت یارمەتی کەسەکە بات بووی کە باشتر ببێتەوە تاوان بێگومان بەپی ڕێنمایەکانی پزیشکەکە و بەپێ و دەرمانانش کە بەکارێنێ. بەڵێ هەمیشە لەگەڵ بابەتی خواردنی دەرمانە پزیشکەکان ئەوە بە نەخۆشەکان ئەڵێ ڕاستە تۆ دەرمانە خۆی تۆ بۆ ئەم نەخۆشی دیاریکراوە فڵانە دەرمانە بۆ نووسراوە بەڵام گرنگە لەگەڵ ئەوەشە سیستەمی خۆراک و خەو و وەرزشت زۆر باش بێ چاتەوە گەر بۆ منە جۆرێک لە جۆرەکانی کەم خوێنی تەبێت کە جۆرەکانیان زۆرە ئەگەر چارەسەری بەردەوامی دەرمانی وەربگری و لەگەڵیشیا ئەم خواردنە بە سوود و باشانە بخۆی لە جیاتیەوەی کە پێویستە بە ساڵ و 2 ساڵ بێت لە چارەسەری دەرمانیەکان ڕەنگە لە ماوەیەکی کەمترە دەرمانەکانە لە کۆڵ ببێتەوە بە هۆکاریەوەی کە ئەم خواردنە بە سوودانە و خواردو بەشێوی بێگومان زۆر ڕاستە جاڕاستان ئەچینە لای هەواڵێکی تر لەسەر دەستنیشانکردنی نەخۆشی با پێکەوچینە لای هەواڵ. لە جیهانێکدا کە نەخۆشە بێدەنگەکانی وەک شەکرا بەرزی فشاری خوێن و شێرپەنجە لە زیادبووندان پشکنینی خوێن وەک ڕادارێکی پێشوەختە کار دەکات. ڕێکخراوی تەندروستی جیهانی لە نوێترین پەیامیدا ڕایگەیاندووە لە 40 مردنە پێشوەختەکان دەکرێت ڕێگریان لێ بکرێت ئەگەر مرۆڤەکان تەنها ساڵانە یەکجار پشکنینی گشتگیری خوێن ئەنجام بدەن. پشکنینی خوێن تەنها بۆ زانینی ڕێژەی خوێن نییە بەڵکو پەنجەرەیەکە بۆ ناو هەموو ئەندامەکانی جەستە. لە ڕێگەی پشکنینی کیمیاییەوە دەتوانرێت کارکردنی گورچیلە و جگەر هەڵبسەنگێنرێ پێش ئەوەی بگەنە قۆناغی پەککەوتن. زۆر جار جگەر یان گورچیلە تا 100 کارەکانیان لە دەست نەدەن مرۆڤ هەست بە هیچ ئازارێ ناکە بەڵام پشکنینی خوێن ئەتوانێت لە یەکەمین چرکەکانی تێکچوونی کارەکانیانە ئاماژەی ئاگادارکەرەوە بدە. پزیشکانی پسپۆر لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دەدەن زۆرێک لە نەخۆشەکان دەڵێن ئێمە هیچمان نییە و بۆچی پشکنین بکەین. وەڵامەکە ئەوەیە کە کاتێک ئازار دەست پێ دەکات زۆر جار نەخۆشیەکە لە قۆناغێکی پێشکەوتوودایە. پشکنینی خوێن ڕێگەت پێدەدات بزانیت ئایا جەستەت لە ناوە بەرەو هەوکردن دەچێت یانە. تەنانەت دەتوانێت ئاستی ڤیتامین و کانزاکان دیاری بکات کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر باری دەرونی و خەو و وزەی ڕۆژانە هەیە. جگە لەلایەنی جەستەی پشکنینی خوێن تێچووی دارایی نەخۆشیش کەم دەکاتەوە. چارەسەرکردنی کێشەیەکی بچوو کە لە ڕێگەی پشکنینێکەوە دۆزراوەتەوە زۆر هەرزانتر و ئاسانترە لە چارەسەری نەخۆشیەکی درێژخایەن کە گەیشتۆتە قۆناغێکی مەترسیدار. پزیشکان پێشنیار دەکەن کە هەموو کەسێ دوای تەمەنی 25 ساڵی پێویستە فایلی پشکنینی خوێنی هەبێ و ساڵانە بەراوردی بکات بۆ ئەوەی کە بزانێت جەستەی بە چ ئاراستەیەکە ئاگۆڕێ. خاڵێکی زۆر گرنگ هەیە کە
پێم خۆشە بۆتان باس بکەین ئەویش ئەوەیە کە ئازار نیشانەیەک نییە کە پێمان بڵێت ئێمە پێویستە پشکنین بکەین بەڵکو ئازار پێمانەڵێت کە ئێمە نەخۆشیەکەمان لە حاڵەتێکی خراپە یاخود لە ئاستێکی پێشکەوتووە بۆیە کە زۆر کات هاوڵاتیان ئەڵێن ئێمە هیچ ئازارێکمان نییە بۆچی پشکنین بکەین ئەمە ئاماژە بەوەیەت کە حاڵەتێکی شنێک لە ئارایە چونکە ئێمە پێویستە پێش ئەوەی کە بگاتە حاڵەتی ئازارەکە ئەو پشکنینانەمان کردبێت بنمونە وەک لە هەواڵەکەی ئاڵێ ڕاستان مردنی لە ناکاوجیان لە دەستدانی کتوپڕ ئەکرێ بە ڕێژەی لە 140 ڕێگری لێ بکرێت ئەگەر بێت و هاوڵاتیان و چارەخوازان ساڵانە پشکنینی خوێن یاخود پشکنینەکانی تر ئەنجام بن جالن زۆرینەی خەڵک لەم هەواڵەیە کە باسەکە 140 زۆرینەی ئەو حاڵتە نەخوازراوانە نەخۆشیەکانی دڵ و شەکر و بەرزەفشاری خوێن ئەم پشکنینی خوێنە بەشێکی زۆریان بابەتانەمان لە کۆڵ دەکاتەوە چۆن ئەگەر تۆ 6 مانگ پشکنینت هەبێ هەر هیچ نەبێ ساڵی جارێ پشکنینی خوێنت هەبێ ئاستی چاوریەکانی خوێنی لەگەڵا بێ تۆ لێرە بۆ دەرەکەوێت کە لە داهاتوویەکی نزیکە ڕەنگە تووشی بابەتی گیرانی بۆرەکانی خوێن و خوێنبەرەکان ببیلەیەکێک لە بێگومان خوێنبەرە گرنگەکانی دڵاکەمە مەترسێکی گەورەیە و یەکێکە لە سەرەکی ترین بکوژەکانی دنیا لە ڕێگەی نەخۆشیەوە کاتە بڕوانن چۆن پشکنینێکی خوێن ڕەنگە ئەو دەقەی کە ئەیکەی نۆرمال بێ هیچ کێشەیەکی نەبێ بەڵام ئێمە لە زانستی پزیشکیە و لە بابەتی خوێندنەوەی ژمارەیە شتێکمانەیە پێوترێ بۆردەرلاین ئازیزان بۆردەرلاین شتێکە بە نمونە تۆ کاتێکە باسی شەکرە ئاکرێ کەسێک شەکرەکەی لە نێوان 115 تاوەکو 125 و سیا بێ پزیشکان ناڵێن شەکرێتی بەڵام ئەڵێن ئاگادار بە تۆ لەسەر پەتەکەی بۆی بکە بکەویت بە دیوی ئەوەی کە شەکری درێژخایانی جۆری دووەمت هەبێ کەواتە ڕەنگە ئەو دقیقەیەکی ڕاستە هەست بە هیچ ئازارێنەکەی هەست بە هیچ گرفتێنەکەی بەڵام ئەم پشکنینە بۆ داهاتووی خۆت باشترە و هەروەها ئاماژە بەواکە کە فایلی هەبێ ئەم نەخۆشیە بۆی کە بۆ نمونە لە 6 مانگی ڕابردووە سەیری کردووە شەکرەکەی لە 110 بووە ئێستاکەی کاتۆتە 120 کەواتەمە زەنگێکی مەترسیدارە مانای ئەوەیە لە ماوەی ئەم 6 مانگەیە ڕێژەی ئەم شەکرێ زیای کردووە ئەگەر هەیە لە 6 مانگی داهاتووە زیاتریش زۆر ڕاستە جاڕاستان ئەگەر لەلایەنی ئابووری شەو ئێمە لێکدانەویشی بۆ بکەین زۆر کات ئەو نەخۆشیانی کە تووشمانە بێ ئەگەر لە قۆناغی سەرەتاوە چارەخوازەکە پێی بزانێت ڕەنگە بە تێچوویەکی زۆر کەم و بە چارەسەرێکی زۆر ئاسانتر بتوانێت چارەسەری خۆی وەرگرێت ئەمە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی جەستەیی و بە دووری ئەکا لە ئازار و لە کۆمەڵە شت بۆیە من دڵنیام لەوەی کە نرخ و تێچووی ئەو پشکنینانی کە ساڵانە جارێک یا دوو جار ئەنجام بدرێ ئەکرێت زۆر لەوە کەمتر بێت کە کەسەکە حاڵەتەکەی بگاتە حاڵەتێکی مەترسیدار و ئەو کاتە هەم بە ئازارێکی زۆرترا بڕۆ هەم بە تێچوویەکی زۆرتریشا بڕۆ بێگومانجا کەواتە زۆر گرنگە و خۆشبەختانەی سەر لە زۆرینەی سنتەرەکانی نەخۆشیەکان و هەم مەدەنی و هەم حکومیەکانیش پشکنینی خوێنەکرێ کەم شوێن هەیە کە تایە نەکرێ ئەچمە لای هەواڵێکی تر سەبارەت بە یەکێک لە باوترین نەخۆشیەکانی خوێن ناسراو بە تالاسیمیا بە پێکۆچین لایم هەواڵ بزانین چی تازە هەیە سەبار بەم نەخۆشیە فەرمون نەخۆشی تالاسیمیا یەکێکە لە نەخۆشیە بۆ ماوەیە باوەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام هێشتا تێگەیشتنێکی زۆر هەڵە لەبارەی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم نەخۆشیە هەیە گەورەترین هەڵە کە خەڵکی ئاسایی و تەنانەت هەندێک لە کارمەندانی تەندروستیش تێیەکەون ئەوەیە کەوا دەزانن چونکە نەخۆشی تالاسیمیا هەیە کەواتە دەبێ ئاسن بخوا بۆ ئەوی خوێنی زیاب بکە ئەم تێگەیشتنە نەک هەر هەڵەیە بەڵکو و کوشندەیە پزیشکانی پسپۆڕی خوێن لە زانکۆی ئۆکسفۆرد ڕوونی دەکەنەوە کە کێشەی تالاسیمیا کەمی ئاسن نییە بەڵکو کێشەکە لە دروستبوونی زنجیرەکانی هیمۆگلۆبیندایە توشبوانی تالاسیمیا بە تایبەت جۆری مەیجەر بەهۆی وەرگرتنی بەردەوامی خوێنەوە ڕێژەی ئاسن لە جەستەیاندا زۆر زیاد دەکات زیادبوونی ئاسن دەبێتە هۆی نیشتنی لە ناو ئەنداماستیارەکانی وەک دڵ و جگەر و پەنکریاس ئەمەش دەبێتە هۆی سزبوونی دڵ یان نەخۆشی شەکرە دەرئەنجامی بەدواداچوونی توێژەرانی زانکۆی ئۆکسفۆرد ئاماژە بەوە دەکا کە گەورەترین مەترسی بۆ توشبوونی تالاسیمیا پێدانی حەبی ئاسن یان خواردنی ئەو خۆراکانەیە کە ئاسنیان زۆرە وە گۆشتی سوور و جەرگ و سپێناخ پزیشکان لە جیاتی ئەوەی کە ئاسنیان پێ بدەین دەرمانی کەمکردنەوەی ئاسنیان پێدەدەن بۆ ئەوەی ئاسنە زیادەکە لە جەستەیانە بچێتە دەرەوە یەکێکی دیکە لە تێگەیشتنە هەڵەکان ئەوەیە کەوا دەزانرێت توشبوانی سالاسیمیا ناتوانن وەرزش بکەن یان ژیانی ئاسایی بەڕێ بکەن پسپۆڕان دەڵێن ئەگەر نەخۆشەکە پابەندی وەرگرتنی خوێن و دەرمانەکانی بێت دەتوانێت هاوشێوەی کەسێکی ئاسایی بژی بەڵام دەبێت لەو باوەڕە هەڵەیە دوور بکەوێتەوە کە دەڵێت هەر کەسێک کەم خوێن بوو
دەبێت ئاسن بخوات. پەیامی پزیشکانی زانکۆی ئۆکسفۆرد ئەوەیە کە هەرگیز بەبێ پشکنینی وردی فێریتین و ڕاوێژی پزیشکی پسپۆر هیچ دەرمانێکی بەهێزکەری خوێن مەندەنە تووشبوانی تالاسیمیا، چونکە ئەوەی بۆ کەسێکی ئاسایی چارەسەرە بۆ ئەوان دەکرێت ببێتە ژەهرێکی کوشندە. هۆشیاری خێزانەکان لەم بابەتەدا دەبێتە هۆی درێژکردنەوەی تەمەنی نەخۆشەکان و پاراستنی ئەندامە ناوکیەکانی جەستیان لە پەککەوتن. جا بێگومان ئازیزان نەخۆشی تالاسیمیایەکێکە لە نەخۆشیە زۆر باوەکانی خوێن. ئەم هەواڵە شتێکی زۆر گرنگ دەستنیشانەکە. نەخۆشیەکانی کەمی خوێن جۆرا و جۆرن. بەنمونە ئێمە نەخۆشی کەمی خوێنمان هەیە کە بە هۆکاری ئاسنەوە دروستە بێ. لێرا بێگومان نەخۆشەکە پێویستە سەرەتا دەستنیشان بکرێ کە شێوازی کەمی ئاسنەکەی لە چیە؟ ئایا لەوایە کە بڕی پێویستی ئاسن ناخوا یاخود ئایا لەوایە کە گەدەی ناتوانێت ئاسن هەڵبمژێکەواتە دەستنیشانکردنی ئەمەش هەیە. تۆ لە تالاسیمیایە گرفتەکە نەبوونی ئاسن نییە، ڕاستە ڕەنگە هەی بێ لەگەڵیا، بەڵام گرفتەکە لە شێوازی دروستبوون و پێکاتەی یەکگرتنی خڕۆکەکانی خوێن و هیمۆگلۆبینایە. کاتە تۆ ناکرێ ئەگەر کەسێک تالاسیمیای هەبێ ڕاستەوخۆ ئاسنی پێ بدەی بەبێ ئەوەی کە پشکنینی فێریتین بکەی یاخود ڕاوێژی پزیشکت هەبێ. کەواتە زانینی بنەچە و ڕاستی نەخۆشیەکە زۆر گرنگار وەک چۆنەوترێ نیوەی بابەتەکەیە پرسیارەکە جوابی پرسیارەکە نیوەی بابەتەکەی کەواتە زۆر گرنگە کە تێبگەین لە خودی نەخۆشیەکە ئەنجا دەستنیشانێکین کە چیەتی و ئەنجا چارەسەری بۆ بێگومان زۆر ڕاستە. جا دووبارە ئەوەمان بیرەکەوێتەوە کە پێویستە هەرچەنە ئێمە ئاسی ڕۆشنبیری هەوو هەرچەنە ئاسی خوێندەواری تاکەکانی کۆمەڵگە زیابێت دوجار پێویستە کە بگەڕێنەوە بۆ پسپۆری تایبەت بە بابەتەکە بۆەوەی کە جۆرێک لە دەرمان وەربگرین وە خۆت باسێکە ڕاستان تالاسیمیا پەیوەندی هەیە بە هیمۆگلۆبینەوە کە هیمۆگلۆبین ئەرکی گەیاندنی ئۆکسسیژینە نەک کەمی ئاسن. کەمی ئاسنی ڕاستە ئەکرێت بێتە هۆی کەم خوێنی بەڵام جۆرێکی تری کەم خوێنیە نەک تالاسیمیا. بۆیە گرنگە چارەخوازان لەوە تێبگەن کە هۆکاری خودی نەخۆشیەکە چییە دواتر پەنا بەنەبەر ئەو دەرمانانی کە تایبەتن بە نەخۆشیەکە. بەڵێ بێگومان هەر خڕۆکەیەکی سوور وەک تۆ باسکرد بەشەی گشتی ڕاستە ئاسنی پێوەیە هەر خڕۆکەیەکی سوور وە ئەو ئۆکسسیژینەی کە وەریەگرێ وەرگرە سەرەکیەکە ئاسنە بەڵام دەستنیشانکردنی کێشە سەرەکیەکە گرنگە. کاتێک کە باسی پشکنینی خوێنەکرێ پشکنینە خوێنەکان چەند شتێک لە خۆیەگرێ بنمونە وەک لەم گرافیکایە دیارە بابەتی پشکنینی خوێن CBC واتە کۆمپلیت بڵاد کاونت هەژمارکردنی تەواوی ژماری ئەو خڕۆکە سوورانی کە لە خوێنی بەڕێستا هەیە و هەروەها دابینکردنی زانیاری سەبارەت بە خڕۆکەسپیەکان و سوورەکان. خڕۆکەسپیەکان زۆر گرنگە بۆ لە بەشێک لەو نەخۆشانەی کە هەوکردن و التیهاباتی خوێنیان هەیە یاخود هەوکردنی شوێنێکی دیارەکان هەیە خڕۆکەسپیەکان لە ڕێژەی پێویستی خۆی زیاتر بەرزەبێتەوە. ئەمە نیشانەیەکی دەستنیشانکەرە بۆ ئەوەی کە بە پزیشک و بە کەسی پسپۆر بڵێ ڕەنگەم کەسە جۆرێک لە هەوکردنی هەبێ. بێگومان بابەتی پەڕەکانی خوێن هیمۆگلۆبین و پلازما زۆرینەی زانیاریەکان لە ڕێگەی پشکنینی خوێنیەوە دەرەکەوێت. هەر بۆی زۆر گرنگە کە ئەگەر پشکنینی خوێن کراوە ئەگەر گومان هەبوو لە بابەتێک زۆرینەی بابەتەکانی بۆ بنووسرێ تاوەکو یەکلابیتەوە کە چی نییە و چیشی هەیە بەشێکی بێگومان زۆر ڕاستە. بەدە لەوانە ڕاستان پشکنینی شەکر و چەوری و جگەر و گورچیلە و غودە و ڤیتامینەکان بە تایبەتی پشکنینی شەکر کە نەخۆشی شەکرا بەڕاستی ئێستا باوە لە ناو خەڵکاو و مەترسی ئەوەشی هەیە لە داهاتووشا زیاد بکات بەهۆی ئەوەی کە شێوازی ژیان شێوازی وەرزشکردن شێوازی هەڵسوکە و شێوازی خەو شێوازی خواردن بێگومان گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە. ئەمانش کۆمەڵی پشکنینی گرنگن کە پێویستە هەم گەنجان و هەم بە تەمەنەکانیشوان خۆیانی لێ بەبەری نەکەن. بەڵێەوە هەتا ئێستش کە قسەی تیاکەین و هەتاوەکو ئەم زەمانەش پشکنینەکانی خوێن بە یەکێک لە باوترین کەرەستەکانی دەستنیشانکردن و ڕێگریکردن لە نەخۆشی داهێن. هەروەک باسم کرد ئەگەر کەسێک ڕێژەی شەکری خوێنی بەرز بوو بێتەوە یاخود لەسەر پەتەکە بێ ئەوەی کە پێشەوە بۆم باسکردن ئەمە باشترین ڕێگەیە لە ڕێگەی پشکنین خوێنەوە کە تۆ توانی ڕێگری بکەی لەوەی لە داهاتووەم کەسە تووشی جۆرێک لە نەخۆشیەکان ببێ یان نەخۆشیەکانی بەرزەفشاری خوێن یاخود لە ڕێگەی خوێندنەوەی ئاستی چەوری خوێنەکەیەوە ئەتوانی ببیتە ئەوەی کە ڕێگر بێ لەوەی ئەم نەخۆشە لە داهاتووە تووشی نەخۆشیەکانی بۆریەکانی خوێن و خوێنبەرەکانی دڵ ببێ. و هەر سەبارەت بە بابەتی تالاسیمیا حەزم کرد باز لەوە بکەم بڕوانن چۆن
بە هەڵە تێگەیشتن لە بابەتەکە بەرمونە کاتێکەیەکی تالاسیمیا هەیە چواردۆرەکەی پێوتو ئاسم خۆ حەبی ئاسم خۆ ئەم خواردانە بخۆکە ئەوکو گۆشتی سوور و سپێ ناخۆم بابەتانە هێلکە کە ئاسنیانتیایە نەخۆشەکە لە جیاتوی باش ببێ گرفتی تری بۆ دروست بۆیش گرفتی ئەوەی کە ئاسم کۆ ببێتەوە لە ئەندامە ناوچەکانی وەکو دڵی وەکو جگەری وەکو گورچیلەی بۆیە زۆر گرنگە کە شێوازی زانین نێخۆشیەکە و دەستنیشانکردنی کێشەکە زۆر گرنگە هەر بۆ ئەم بابەت و ئەم باسەش پزیشکی پسپۆرمان لەگەڵایە لە بڕگەی دووەم کە یەکلایەکەینەوە نەخۆشیەکانی خوێنچین و چۆن لە ڕێگەی پشکنینی خوێنەوە دەستنیشانیانەکەین وچانێکی کوردوەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتان دووبارە سڵاوتان لێبێ بەرداوامە بین لەگەڵتان لەسەر تەوەر و بابەتی ئەمڕۆمان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بڕیار سەباح پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن دکتۆر بەخێری زۆر بەخێری زۆر سپاسانەکەم سپاس بۆ کەناڵی کوسات بۆ بەرنامەکەتان دکتۆر با لەوە دەست پێ بکەین کە گرنگترین جۆری پشکنینەکانی خوێن چییە کە هاوڵاتیان ئەنجامی بن بەڵێ وەک ئەزانین ساڵانە با بڵێن پێشکەوتنێکی زۆر لە پشکنینەکانی خوێنە ڕوئەیە بەڵام تا ئێستاش کۆمەڵی پشکنینی سادە لە گرنگترین پشکنینەکانی خوێنن بۆ ئەو پشکنینانی کە ڕاستەو خۆ پشکنینە خوێنەکان با بڵێن لە ناو تاقیگەکانە بە هیماتۆلۆژی با بڵێن تێستەکانی هیماتۆلۆژی ناسراون وەک با بڵێن پشکنینی CBC کە ئەتوانین بڵێن بەربڵاوترین و یەکێکە لە گرنگترین جۆرەکانی پشکنین هەندێک پشکنینی ترکار پەیوەندیان بە هیماتۆلۆژیکانەوە هەیە ینی با بڵێن ئەوانەی کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە خوێنەوە هەیە هەمووی پشکنینی خوێنە بەڵام ئەمانە زیاتر ناوی پشکنینی خوێنیان لێ ئەنرێ پشکنینی ESRمان هەیە با بڵێن پشکنینی فیلمی خوێنمان هەیە لەگەڵ مەسەلەن کۆمەڵە پشکنینی تر پشکنینە با بڵێن کیمیایەکان یان ئەوەی کە باوکیمیکاڵ تێستەکانیان پێوترێ پشکنینی با بڵێن هەڵسەنگاندنی کار و فرمانی جگەر کار و فرمانی گۆرچیلە پشکنینی خوێ ئەتوانین بڵێن خوێیەکان کە ئەلکترۆلایتی پێ ئەڵێن وەکو سۆدیۆم و پۆتاسیۆم ئەوانە پشکنینی کالیسیۆم با بڵێن پشکنینی چاوریەکانی خوێن هەندێ پشکنینی ترمانەیە کە پشکنینی هۆرمۆنین پشکنینی مەسەلەن هۆرمۆنی پەریزادە کە غوتەی دەرەقی ناسراوە پشکنینی هۆرمۆنی با بڵێن گەشەمان هەیە هەنێ پشکنینی هۆرمۆنی مێینە و نێرینەمان هەیە کە ئەنجامەدرێت پشکنینەکانی تر کە هەیە پشکنینی خوێنمان هەیە کە بۆ با بڵێن هەڵسەنگاندنی هەنێک حاڵەت بۆ نمونە لە جەڵتەی دڵا کە هەنێک حاڵەت دێتە پێشەوە ئەوانیش پشکنینی دیاریکراوی خۆیان هەیە کۆمەڵی پشکنینمان هەیە پشکنینی هەڵکردنەکانیان پێڵێن وەکو CRP و پرۆکالسیتۆنین و ئەوانە هەنێک پشکنینی ترمانەیە کە ڕاستەوە خۆ پەیوەندی بە هەوکردنی بەکتریایی و ڤایرۆسی ئەوانەوە هەیە کە لەوەچێ لە ڕێگەی خوێنەوە با بڵێن کە با بڵێن بڵەت کەڵچەر واتەوەی لام خەڵکا بە زەرعی خوێن ناسراوە بۆ دیاریکردنی جۆری بەکتریایی نەخۆشیە با بڵێن هەوکردنەکان یان هەندێک نەخۆشی تر مەسەلەن ڤایرۆسی ئەوانە لە ڕێگەی دژەتەن و ئەوانەوە ئەدۆزرێتەوە یا هەندێک پشکنینمانەیە کە پشکنینە نەخۆشی پشکنینی ئەندامی بەرگری یا با بڵێن ڕۆماتیزمەکانیان پێ ئەڵێن کە پزیشکانی بواری ڕۆماتیزم بەکاری ئەهێنن پشکنینەکانی تر بۆ نمونە کە ئێستا خۆشبەختانە وڵاتی خۆشمان زۆر بەردەستە و زۆر کار ئاسانی کردووە بۆ نەخۆشیە بۆ ماوەیەکان و نەخۆشیەکانی تریش ئەش پشکنینی جینی کە مۆلیکولار تێستەکانیان پێ ئەڵێن هەڵبەت پشکنینەکانی خوێن زۆر لەوەش زیاترن بەڵام ئەوە پشکنینە گرنگەکان بوون و هەمووشمانەزانین ئێمە لێرە بەرنامەکە باس لە پشکنینی خوێنە ئەجینا هەمومانەزانین لەوەچێ پشکنینی تاقیگەی بۆ شلەکانی تریش جەستەوەکو میز و پیسای و پشکنینی شلەکانی لاو لەش و پشکنینی خانە و شانەکان و ئەوانش بکرێت دکتۆر بێگومان وەک بەڕێزە ئاماژۆپەیە جۆرەکانی پشکنین زۆرن و هەرێکیان بۆ شتێکی دیاریکراوە پزیشکی پسپۆر قەرارەیە توجار کە کامیان بۆچی بکرێت بەس حەزەکەم پرسیار لەسەرەوە بکەم ئەوەی کە لە ناو خەڵکا باوە پشکنینی خوێن یان فاسی خوێن بەشەی گشتی کە هەموو کامە لە خۆیەگرێ پشکنینی خوێن ینی مەبەستە ئەوەی کە لە ناو خەڵکا باوە پشکنینی CBC کە سێ خانی سەرەکیمان پێڵێ کە پەیوەندیان بە کۆندان با بڵێن سووڕی خوێنی جەستەوە هەیە وەکو خڕۆکە سپێکان و سوورەکان و خەپلەکانی خوێن یا پەڕەکانی خوێن ئەوە زۆر لە ناو خەڵکا بڵاو و زۆر باسەکرێ ڕێژەی خوێنی بەرزە نەزمە بە خڕۆکەی سپیجاری وایە بە هەڵە هەنێک
ینی شت بەکارێن رێڵێ ئیلتیاباتی بەرزە بەڵێ. بەڵام شەر نییە بەو جۆرە بێ یان پەڕەکانی خوێن بەرز و نزمیەکەن پشکنینی خوێن ئەوەی کە تا ڕادەیە لەناو خەڵکا ئەکرێت و ینی پزیشکەکان ژێنێرن هەرچەنە پشکنینێکی سادەیە بەڵام هەر بەکارێنانی ماوە ESR کە لەناو خەڵکا پشکنینی ڕۆماتیزمی بەڵام داواکە لەوە چێ زۆر ورد نەبێ بۆ ئەو حاڵەتە پشکنینەکانی جگەر و گورچیلە لەگەڵ پشکنینی چاوریەکان و لە بیریشمانە چێکی لە پشکنینە زۆر گرنگەکان کە ئێوەش پێشتر لە بەرنامەکە ئاماژەتان پێیا پشکنینی شەکرە ئەتوانین بڵێن ئەوە باوترینی ئەو پشکنینانن کە خەڵک مەبەستێتی هەنێک لە پشکنینەکانیش کە لە کاتی هەوکردنە ئەکرێن بۆ نمونە CRP کە لە سەردەمی کۆرۆناوە تا ڕادەیەکی زۆر لەناو خەڵکا ناوی زانرا و باس ئەکرێت لە حاڵەتی هەوکردنەکانە نەخۆشەکە خۆی یا پزیشک بۆی ئەنێرێت و لەسەری ئەو پشکنینە هەنێشە دیارەکرێت لەگەڵ هەنێک پشکنینی هۆرمۆنی باڵێنەوەی کە ناو خەڵکا بە غودەی دەرەقی ناسراوە تا ڕادەیە دەتوانین بڵین بڵاوە ئەوە پشکنینانن کە خەڵک خۆی ئەتوانین بڵێ ئەچێیکا پشکنینەکانی تریژ ئەوانن کە پزیشکەکان بەپێی حاڵەتەکەی نەخۆشەکە هەڵبەت ئێمە لە پشکنین گرینگتر بۆ ئێمە وەکو دکتۆر بەرنامەکەمان پشکنینی خوێنە جناباسی ئەوەشمانە کرد وەرگرتنی مێژووی نەخۆشیەکەیە لەگەڵ باڵێن پشکنینی کلینیکی کە لە قاوشەکان یا با بڵێن لە کلینیکی دکتۆرەکە بۆ نەخۆشەکە ئەکرێ لە ڕێگەی ئەوانەوە جۆری و پشکنینانە دیاریەکەین بۆ ئەوەی پشکنینی زیاد لە پێویست نەکەین لەبەر دووشت بۆ ئەوەی نەبین بە بار بەسەر با بڵێن ئەو نەخۆشخانانی کە ئیشی تیاگەین پشکنینی ناپێویست بنێرێ وان دێجاریش بۆی نەبینە بار بۆ گیرفانی کەسەکان بۆ ئەوەی پشکنینێک نەنێرێت تێشوویەکی زۆری هەبێ و با بڵێن گرانی بێت لەسەر نەخۆشەکە لەبەرەوە بەڕاستی لە ئێمە وەکو پزیشک هەتا ئەم دقیقش قسەیەکەین سەر ڕای ینی پێشکەوتنی پشکنینەکان پشکنینی خوێن پشکنینە با بڵێن ئەوانەی کە پشکنینە تیشکیەکان و ئەوانە بەڵام ئێمە مێژووی نەخۆشی و پشکنینی کلینیکی تا ئەم دقەیەش گرنگی خۆی ماوە یەکێک لە پشکنینە گرنگانی کە ئاماژەم پێنەیە هەنێک لە مادە خۆراکیەکانی وەکو ئاسن و ڤیتامینەکان وەکو ڤیتامین B12 و ڤیتامین B9 کە فۆلیک ئەسیدە و لەگەڵ ڤیتامین D ئەوانش لە پشکنینەکان کە بەتایبەتی ڤیتامین D و ئاسن نستە زۆر لەناو خەڵکا بڵاوە زۆر باشە جا دکتۆر خاڵێکی زۆر گرنگە کە بەڕاستی هەم پشکنینە کلینیشەکان هەم مێژووی نەخۆش ئەوانە هەمووی یارمەتیدەری پشکنینە تاقیگەیەکانیشن بۆ دەستنیشان کرد دکتۆر خۆ دەزانی کەرەستەکان کە لە ژیانی ئێمەیان پێویستن بۆەوەی کە ئێمە بە تەندروستی بمێنینەوە جا چ دەرمان بێ چ پشکنینەکان بێت ئەمێ باسێکی ئەومان بۆ بکەی کە بە پێی ئاستەکانی تەمەن چ پشکنینێک زۆر گرنگە کە چارەخواز و هەوڵاتیان ئەنجامی بن ڕاستە بەدڵنیاو ئێمە لێرە ئەگەر باسەکەمان لە کەسێکی ساغ و تەندروستە کە چ پشکنینە پێویستە بیکە جینا ئەگەر باسی نەخۆشیەکان بکەین لەو چه کاتی بەرنامەکە ڕێگەمان نەیە بەڵام ینی ئەوەی کە من تێبگەم لە پرسیارەکەی بۆ کەسێکی ئاسایی کە چی پێویستە هەڵبەت هەر لە ئەو ڕۆژەی کە مناڵ لە دایکە بێ با بڵێن لە چەند مانگی یەکەم یان تەنان لە مانگی یەکەمی لەدایکبوونی مناڵەکەیەکەوە زیاتر بەسپۆڕی بەڕێزانی پزیشکانی مناڵانە چەند پشکنینێکی دیاریکراو ئەکەن بۆ ئەوەی هەندێک حاڵەتی بۆ ماوەی و هەندێک حاڵەتی تر هەیە هەل لە سەرەتای مناڵیەوە ینی هەر لە سەرەتای لەدایک بوونەوە ینی چەند ڕۆژێک و یا مانگێک دوای لەدایک بوون ینی پزیشکانی مناڵان ڕێنماییەکەن ئەو تەنان لە هەندێک وڵات بۆ بە بەرنامە کە ئەبێ بکرێ بۆ هەموو ئەو مناڵانی لەو تەمەنانیان بە تایبەتی بۆ دەستنیشانکردنی هەنێ نەخۆشی بۆ ماوەی بۆ ئەوەی نەگاتە ئەوەی کە زەرە لە مناڵەکە بە پێش ئەو ئێمە ئەگەر پێ بزانین چارەسەری پێویستی بۆ بکرێ بۆ نمونە مناڵ کە گەورەتر ئەبێت و لە دوای تەمەنی 6 مانگی هەندێک جار بڵێن 8 مانگی و ساڵ و ئەوانە هەنێ پشکنین هەیە وەکو پشکنینی CBC کە باسمان کرد بۆ کەم خوێنی یا پشکنینی ئاسن بۆ کەم ئاسنی ئەوە گرنگە بەڕاستی چونکە زۆر ڕوئەیە لەو تەمەنەیە وردە وردە ئەگەر بڕۆین بۆ تەمەنە گەورەکان با بڵێن لە تەمەنەکانی با بڵێن سەر و 18 ساڵیەوە ئێستا لە جیهانە تەنانەت لە هەندێک وڵات لە تەمەنێکی زۆر کەمە 8 بۆ 10 ساڵی و لە هەندێک وڵاتی تر لە سەر 18 ساڵیان ڕێنماییەکرێ پشکنینی چاوریەکان بکرێ لەبەرچی لەبەرەوەی نەخۆشیەکمانێ نەخۆشی بەرزبوونەوەی چاوری بۆ ماوەیە ئەگەر چی لەوە چه ڕێژەکەی زۆر ئەو زۆرش نەبێ بەڵام گرنگە ئەو نەخۆشانە دیاری بکەین چکە لەوە چه تووشی جەڵتەی دڵی پێشوەختە ببن ئەوە پزیشکانی بەڕێزی هەناوی و دڵ زیاتر پسپۆریان لەو بوارایە هەرچەنە شێوازی ژیانی ئەم سەردەمە ژوای کردووە کە تەنانەت پشکنینە چاوریەکان بۆ تەمەنە گەنجەکانیش هەر
تا ڕادەیەک گرنگ پێشگە لە ماوەی ینی مەسەلەی بۆ ماوەی و ئەوانە هەنێک پشکنین هەیە مەسەلەن لەو تەمەنانی کە تەمەنی باڵغ بوون و گەورە بوون و کە کەسەکە لە ڕووی سێکسیە و چالاکە بێ پشکنینی هەندێک ڤایرۆس و بەکتریا و مشەخۆرە کە لە هەندێک وڵات وەکو بەرنامە دیاریکراوە کە ئەبێ بکرێبوون پشکنینی HIV ڤایرۆسی ئەیدز کە لە جیهانە ئێستا کێشەیەکە بۆ خۆی خۆشبەختانە لە وڵاتی خۆمان هەرچەنە بەڕاستی بواری پسپۆڕەکەی من نییە حەز ناکەم زۆر شتە قوڵایەکەوە لە وڵاتی خۆمان لە ئاستە مەترسیدارەکەیان نییە بەڵام لەوە ئەچێ بەهۆی تێکەڵبوونی وڵاتان و ئەم حاڵەتی کە ئێستا مەسەلەی گەشت و تێکەڵبوونی کەلتورە جیاوازەکانەوە ئیتر پێویست بێ ئەو پشکنینەش وەکو پشکنینێکی ئیجباری لەوە ئەچێ پێویست کا بکرێ بۆ نمونە ئەو ئافرەتانەی کە ئەچنە با بڵێن لە دوای 18 ساڵی هەنێک پشکنین هەیە کە پەیوەندی بە هەنێک جۆری با بڵێن بەکتریا و مشەخۆر و ڤایرۆسەوە هەیە بۆیان ئەکرێت بۆ ئەوەی کێشە بۆ کۆ ئەندامی زاوزی ئەویان دروست نەبێت پشکنینی تر بۆ نمونە لە دوای تەمەنی 35 ساڵی و ئێستا ڕێنمایی ئەکرێت پشکنینی شەکرە بکرێت ئیتر چ بە شێوەی شەکرەی ئاسایی یا شەکرەی ئەوەی کە لەناو خەڵکا بە شەکرەی سێمانگی ناسراوە لە دوای تەمەنی 40 ساڵیەوە بە دڵنیاییەوە پشکنینی شەکرە پشکنینی چاوریەکان ڕێنمایی ئەکرێت هەنێک پشکنینی تر هەیە بۆ نمونە لە دوای 45 ساڵی و ئێستا ڕێنمایی ئەکرێت بۆ کە ئەوە پشکنینەکان کە ئێمە بە سکرینین ناویانە بینیانی با بڵین بۆ ئەوەی پێشتر بزانین کە کەسێک شێرپەنجەیەکی دیاریکراوە هەیە بۆ نە شێرپەنجەی کۆڵۆن لە دوای 45 ساڵیەوە ڕێنمایەکرێ بکرێت لە دوای 50 ساڵیەوە پشکنین هەیە مەسەلەن پەیوەندی بە شێرپەنجەی فرۆستاتەوە ئەکرێت ئەوانی کە باسمان کرد شەکرە و چاوریەکان لە هەموو تەمەنەکانە تقریباً وای لاتوە لە هەموو تەمەنەکانە گرنگی خۆی هەیە بەڵام ئەگەر ئێمە باسی بەرنامەی وڵاتان کەین شەرت نییە پشکنینانە وەکو ئەوەی کە بڵاو بڵێن هەموو 6 مانگ جارێک و هەموو ساڵێک بەڵام بەهۆی بەردەستی ئەم پشکنینانە وای لێ هاتووە بەبێ بوونی هیچ پرۆگرامێک شوتەنانە پێشەوەی پزیشکی بینێرێ کەسەکان خۆیان ئەچن ئەم پشکنینانە ئەکەن و بگرە زیاتریش لەم پشکنینانە جاری وایە ئەنجامەدرێ ینی بۆ نمونە خەڵک ئێستا خۆیە چێ پشکنینی فرمانی گورچیرە فرمانی جگەر باشە دکتۆر حەزەکەم بە جیاجاش دوایی باسی بکەین بەڵام پێم خۆشە قسەیەکی هاوڵاتیان هەیە زۆر باوە ئەڵێ من هیچ ئازارێکم نییە و هەست بە هیچ شتێ ناکەم هیچ کێشەیەکیشم نییە بۆچی پێویستم بە پشکنینی خوێنە وەڵامی تۆ بۆم قسەی خەڵک چێ بەشەیەکی ڕاستە هەندێک لە نەخۆشیەکان بەڕاستی بە بێدەنگی دەست پێەکەن کە گەشتنە ئەوەی نیشانیان هەبێ مانای وایە قۆناغێکی زۆریان تێپەڕاندووە ئەمە وەڵامی ئەوەیە کە بۆچی پێویستە ئەو پشکنینانە بکە بانمونە ئێمە باسی چاوریەکانمان کە با بڵێن تەنانەت لە هەندێک وڵات ئێستا باز لەوە کرد لە 8 بۆ 10 ساڵیش پشکنین چاوری بکرێت بۆ نمونەگەر ئەو خێزانە با بڵێن بەرزی چاوری خوێنیان لە خێزانەکانە هەبێ ئەگەر پێی نەزانرێ لەوە چێ ڕوبەڕووی توشبوون بە جەڵتەی دڵەوە ببنەوە لە تەمەنێکی زۆر کەمە ئێمە جارجار ئەیبیستین کە گەنجێک بانمونە لە تەمەنی سەر و 25 ساڵی و 30 ساڵی ئەوانە کە هێشتا خۆی لە خۆیان تەمەنی ئەو نەخۆشیە لەوە چێ نەبێ با بڵێن هەڵبەت شێوازی ژیانیش بۆ خۆی ینی هۆکارێکی گرنگە بەهۆی ئەو تووشی جەڵتەی دڵ و هەندێک جار خوانە خواستە بێت هۆی مردنی لە ناکاو بەهۆی ئەو بەرزی ڕێژەی شەوریانەوە بوو بێت یا بۆ نمونە ئێمە وتمان پشکنینی شەکرێ ئێستا ڕێنمایەکرێت بەبێ هیچ نیشانێک لە سەر و 35 ساڵیەوە بکرێت شەکرێ زۆر جار ئەزانین بە تەواوەتی بێ نیشانەیە مەسەلەن هەڵبەت دوای ئەوە کە نەخۆشیەکە بەرەو گەشەکردنە ڕوا با بڵێن کە بۆ هۆی ئەوەی کە زەرەر با لە با بڵێن ینی ئەندام کۆندامەکانی جەستا وەکو گورچیلە وەکو چاو وەکو دڵ وەکو هەندێک جار بوونەهۆی برین یان زۆر شت ینی زۆر کۆ ئەندامی جەستە ڕێگری یان دێ پشکنینی شێرپەنجە کە ئەکرێت با بڵێن تۆ بۆ پێویستە بیکەی لەبەرەوەی کە شێرپەنجەکە ئەگەر گەشتە ئەوەی نیشانی هەبێ بە ئەگەری زۆرە لۆ چەند قۆناغێکی بڕی بێ و چارەسەرەکەی بەڕاستی قورس بێ با بڵێن هەندێک شتی ترمان هەیە بێدەنگە با بڵێن ئەو پشکنینی خوێن نییە بەڵام هەر پەیوەندی بخوێنەوە هەیە بەرزەپەستانی خوێن کەەوە لە ڕێگەی ئامێری تایبەتەوە ئەکەویش خۆشبەختان ئێستا لە ماڵەکان و ئەوانەیە زۆر بەردەستە ئەوەش هەر گرنگە لەبەر ئەوەی ئەویش وەکو بکوژی بێدەنگ بە سەکرێت و لەوە چێ هەندێک جار نەخۆش گەشتێتە ئەوەی خوانەخواستە تووشی جەڵتەی دڵ و مێشک و ئەوانە بوو بێ اینجا پێی زانراوێت کە ئەمە هەیە پشکنینی پێشوەختە ئەوەی گرنگ باشە دکتۆر بەگشتی حاڵەتێکەیە کە هەندێک لە هاوڵاتیان بەدەستیەوە ناڵێنن ئەوی ژەوەیە جاری وهەیە کەسەکە کێشەیەکی هەیە لە پشکنینە خوێنەکەیە
دەرناچێت. جامە ئەکرێ هەڵەکە چی بێت؟ ئەکرێ هەڵی تاقیگەی بێت یان ئەکرێت بە نمونە هەندێک نیشانی نەخۆشی پشتگوێ خرابێت و چارەخوازەکە نێردابێت بۆ پشکنینێکی هەڵە؟ بەڵێ ئەتوانین بڵێن وەکو لە پێشتر ئاماژەم پێ هەمومان وەکو پزیشکەوە ئەزانین و لە سەرەتاکانی کۆلێژی پزیشکی و پێمان وتراوە هەتا ئەم سەردەمەش کە 2026 کە پێشکەوتنێکی بەرچاو لە زانستی پزیشکی و هەموو زانستەکان ڕوویاوە لە ناوی شانە مەسەری زیرەکی دەستکرد و ئەوانە بەڵام هەر وەرگرتنی با بڵێن مێژووی نەخۆشی زۆر گرنگە چونکە ئێمە لەوە چێ لەناو مێژووی هەڵبەت مێژووی نەخۆشیەکە خۆی ئەگرێتەوە خێزانەکەی ئەگرێتەوە لایانی کۆمەڵایەتی ئەگرێتەوە ینی کۆمەڵە لایانی با بڵێن مێژووی پێشتری نەخۆشیەکانی ئەگرێتەوە مێژووی مناڵی ئەگرێتەوە زۆر شتەگرێتەوە پزیشک زۆر جار بەهۆی ئەم وتانی نەخۆشەکەەوە ئەزانێت پشکنینێک بدێت ینی بۆ نمونە من دە پشکنین بۆ نەخۆشێک ئەنێرم بەڵام لەبەرەوەی مێژوویکی جوانی نەخۆشیەکەم وەرنەگرتووە پشکنینی 11 بۆ نەناردووە کە خۆی لە خۆی ئەوە گرنگەکە بووە ئەمە لەوەی خاڵێک ناڵین هەموو وەکارەکەەوەی بەشێ لە وەکارەکە ئەوە بێ بەشێکی تر لە وەکارەکە بەڕاستی بەداخۆنێ جار نەخۆشی کەیتە بەردەم دکتۆرەکە هەر بەبەرەوە هەر و کاری بە ڕاستیەکان ناڵێ ینی لەبەرەوەی پزیشکی زیرەکی ژەوەیە کە بتوانێت ئەو زانیاریانە بە شێوێکی ورد و ڕاست لە نەخۆشەکە وەربگرێ یا بۆ نە پشکنینی کلینیکی کە لە ڕێگەی دەست و سەماع و کۆمەڵە شتی ئامێری ترەوە ئەکرێ ئەوەش هەر گرنگە ینی بۆ نەخۆشەکە بەڵام بە دڵنیایەوە ئێمە هەمووان ئەزانین کۆمەڵێ نەخۆشی باومان هەیە ئەوە بە پشکنینەکان دەرەچن بەڵام کۆمەڵێ نەخۆشیمان هەیە بەڕاستی نەخۆشیە دەگمەنەکانەوەی کە ئێمە بە پزیشکیڵێن ڕێر دیزیز ینی لەوە ئەچێ ینی پشکنینی تیشکیمان لەگەڵی بوێت با بڵێن پشکنینی شلەکانی تری جەستە وەکو میز و پیسایی و هەنێجار شلەی دەوروبەری مێشک و دڕکەپەتک و هەندێجار تەنانەت لیکی ناودەم و ئەوانە هەندێک جار وەرگرتنی شانە و خانە لە شوێنێکی دیاری کراو واتە دەستنیشانکردین لەگەڵ ئەو شاجاروێت دەستنیشانکردنی نەخۆشی هەر قورسە بێت یعنی جاری وا هەیە لە نەخۆشخانەکانە کۆبنەوەی پزیشکی ئەکرێ بۆ ئەو نەخۆشیە ئەنەی کە بە قورسی دەستنیشان کراون یا بە قورسی دەستنیشان لە جیاتی کە دکتۆرێک بڕیا بە لە ژنێکواتە چارەسەری ئەو حاڵەتە وەرگرتنیکی مێژووی نەخۆشەکە بە شێوەیەکی ورد پشکنینی کلینیکی جاری وایە پێویستەکە دکتۆرەکە ڕاوێژ لەگەڵ چەند دکتۆری تراکات بەڵام جاری واشەیە ئیتر ئەگەر نەخۆشەکە ئەگاتەوەی پێویستی بە پشکنینی باڵێن ئەگاتەوەی پێویستی بانێ پشکنینی زۆر ورد بێت کە ئەگاتە ئاسی پشکنینی جینات و ئەوانە لەبەرەوەی هەندێک نەخۆشی بەڵێ لەوە چێ بەڵێ تۆزە سەر ئێشە بۆ دکتۆر بە شێوەیەکی گشتی ئەو وەڵامە پرسیارێکتری ژێنێتە ئاراوە باسی سەردانی یەکەمی نەخۆشەکەم بۆ لای پزیشک کەسێک جۆرێک لە تاو سەر ئێشە و یان هەر نیشانەیەکی تری باوی ناو کۆمەڵگەکە لە ناو خەڵکا هەیە ئەگەرێکی لەم نیشانانی هەبێ بەشێکی خەڵکی ئێستا جیاتیوی کە ڕاستەوخۆ بچنە لای پزیشک و لای کلینیک کە پشکنینە سەرەتایەکانیان بۆ کرێ خۆت باس کرد کە بیستنی نەخۆش و دەستلێدان و بینینی نەخۆش و پرسیارکردنە خۆی ئەچێ بەبێ ئەوەی کە بزانێ پشکنینێکی خوێنەکە بنمونە یا لە پشکنێکی ESR بۆ بکەم پشکنێکی ڤیتامینەکانم بۆ بکەن تا چەند ئێمە هەڵە دروستەکە لە چارەسەری نەخۆشەکەیە گرنگە سەرەتا پزیشک ببینێ ئەنجا پشکنینی بۆ کرێ ڕاستە بە دڵنیایەوە ئەوە یەکێکە لە هۆکارەکان وەکوتم لەبەرەوەی کە نەخۆشەکە خۆی سەردانی کەسێک یا شوێنێکەکە کە پێوەست نییە بەو بابەتەوە یا خۆی ئەچێتە تاقیگەیەکە و پشکنینەکان ئەکا بە دڵنیایە و ئێمە وەکو پزیشک هەرێکەمان لە پسپۆری خۆمانە منم وەکو خۆن لە پسپۆری خوێن چەند جار نەخۆشیمان بینیوە کە با بڵێن دەستنیشانکردنەکەی دواکەوتووە بەهۆی ئەوەی نەخۆشەکە پێش ئەوەی بێتە لای پزیشک چەنەها شوێنی تری کردووە کە ئەسڵەن پزیشک نەبوون ئەوەی بەداخەوە هەنی لە جاریایی لەدەری پزیشکەکان هەڵبەت هەمویان ناڵم زۆربەی کەسانی بەڕێز و خاوەن زانستن و ئەو ئیشە بەو شێوەیە ناکەن هەر زۆر جاریانی ئەو کەسانی وایان تایە کە ئامۆژگاری نەخۆشەکەکەن کە سەردانی پزیشککە ینی من چەنەها جاریانی نەخۆش بۆ شێوەیە هاتووە لام یا بۆ نمونە کەسەکە بە ناوی چارەسەری کوردەواری و ینی ئەڕوات بەلای شوێنی ترا جاری وایە کێشەی تر داغڵی سەرچێکەش هەبێ تا ئاگات لای پزیشکەکە نەخۆشەکە تووشی کۆمەڵی حاڵەت بۆ کەلەوە چارەسەرکردنەکەشی قورس بێت دەسۆش دکتۆر کاتی بەرنامەکەمە بەرەکۆتایە ڕوا بەڵام زۆر بە کورتی ئەمەوێ باسی ئەوە بکەین کە پشکنینی پێش هاوسەگیری گرنگی چییە و بەتایبەتی لە حاڵەتی تالاسیمیایە ئایا ئەگەر دوو کەس بیانێ هاوسەرگیری بکەن هەردووشان هەڵگر بن ئایا ئەتکرێت ئەو هاوسەرگیری ئەنجام بدرێت و لەم کاتیا چۆن مامەڵیان لەگەڵاکەن بەڵێ بۆ پێی کە نەخۆشی سالاسیمیا
لە هەموو جیهانە وەکو نەخۆشیەکانی کەنیە لە هەموو جیهان و لە هەموو وڵاتێک هەبێت تەنها لە چەند وڵاتێکی دیاریکراو کە لە ناویانە وڵاتی خۆمانێکێکە لە وڵاتانە کەواتە پشکنینی پێشاوسەرگیری کاڵبەت بەس پشکنینی سالاسیمیا ناگرێتەوە کۆمەڵە پشکنینی ترە بەڵام ئێمە پرسیارەکە و ئەو کاتەش کەمەوە تایبەتەکەین مەسەلەی سالاسیمیا و لەبەر گرنگی ئەم نەخۆشیە لە کۆمەلگای ئێمەیە بە تەئکیدی عادەتەن لە ڕێگەی تاقیگا هاوسەرگێریەکانەوە لە شار و قەزا و ناحیەکان ئەم کەسانە پشکنینیان بۆ کرێت کاتێک گومان ئەکرێت کە هەردوو لاواتە کوڕ و کچەکەش هەڵگر بن بۆ ئەم سالاسیمیا ئەنێردێنە سەنتەری سالاسیمیاکانی ناو سەنتەری شارەکان لەوێ پشکنینەکان ئەگەر پێویستکە دووبارە ئەکرێتەوە بۆ زیاتر دڵنیا بن و کە هەردوو هەڵگرن هەڵبەت یەکەم ڕێنمایەوەیە کە ئێوەی بەڕێز باشتر وایە هاوسەرگیری نەکەن بەڵام وەکو ئەوەی کە یاسایەکە بێت کە ڕێگری لە هاوسەرگیری بکە من وەکو خۆم نەبیستوە پێم وانییە یاسایەکی ژەبێ ڕێگری بکە ئەوان ئەتوان هاوسەرگیریەکان بکەن و بەداخشەوە زۆربەی زۆریشیان خۆیان سربەخۆ پەشیمان نابنەوە تاکتاکە بەڵێ هەیە پەشیمانە بێتەوە هاوسەرگیریەکە ناکە کە ئێمە بەڕای من ئەوە ڕێگە دروستەکەیە هەر بەڕای ینی لایەنە تەندروستیەکەش ئەوە ڕێگە دروستەکەیە بەڵام بەشێکی زۆریان با بڵێن هاوسەرگیریەکە ئەکەن و ئێمەش بەڵێنامەی یاساییان پێ پڕەکەینەوە کە ئەم لەم حاڵەتانە ئاگادار کراونەوە کە لە داهاتوە ئەگەری مناڵی توژویان هەیە و پیانەڵێن ئەگەر ئافرەتەکە سکپڕ بوو بگەڕێنەوە لامان بۆ ئەوەی هەنێ ڕێکار بگرین ئەبەر نەهێڵی مناڵێکی سالاسیمیای توژبوو بێتە دنیا دەستخۆش دکتۆر زۆر زۆر سپاس کە لەگەڵمانە بووی بەرنامەکەمانێ زۆر دەوڵەمەند کرد سپاس بۆی کە لەگەڵمانە بووی خۆشحاڵ سپاس بۆی کە بینەر بوون لەگەڵمانە هیوادارین سووتان وەرگرت بێ و تا بەرنامێکی ترخواتان لەگەڵ هەر تەندروست باش بن و خواتان لەگەڵ